وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێهان ساق و سەلامەت بن. یاران ڕاپەڕینە کوردەوارە سربەخۆ جاروبار هەندێک پرسیار ئاڕاستەی ئێماکەن یا من ئەوێنم کە تووشی ناڕەحەتیە بن لەوەی کە شوێن دەسە قسەکان ئێمە لە جێگەهایەکی ترۆ ئەبینن و ئەم بە ئیستلاح ئەحساسە غەدرەی کە ئەیکەن ناڕەحەتیانەکەن وەختە ئەوێنن کەسانێک تێن مەفاهیمێک کە ئێمە خەڵقمان کردگە بەکاری ئەوەن و سعیەکەن لە ڕاستای نیاتە خۆیانە بەرەو فەساد بیوەن. منیش بارها جوابم داگنەوە کە کەس ناتوانێ مەفاهیمە کە ڕاپەڕین دروستی کردگە و لە جەهان و کوردیۆ هات کەسە دەرەوە فاسدی کات، چون ئەگەر ئەلفەکەی وت ناچار ئێشێ تا ئاخری ئەلف با بچێ وەگەر نەسەقەتەوە هیچ کارێک ناتوانێ بکە. ئێمە دوژمنانمان ئینسانهایشی بیر نەکەرن، ئێمە لە بینە حەسەد و بۆخز و کینە و ئینسانهای تربیەت نەبووک، ئینسانهای بیر نەکەر، ئینسانهایەک کە دەرەنجامی حوفرەی جۆرا و جۆر لە ژیانە ئوردوگاهی کۆیلایەتی لە سەرزەمینە داگیرکراوە ئێمە گەورە بووکن، حرەجێکیان پێ نییە. کەسانێک کە هیچ وەخت لە توو لە زندگی خۆیان فکریان نەکردگەسەوە. یعنی تۆ وەختێ جامعەی خۆت ئەنواری و تماشاکەی شتایەک ئەوێت و باو و مۆد و مردم بەحسیەکە و عەوامە فەقیرە مردمی پێ ئەخەڵەتێنن، سەرتاپا بنیانێکی غەڵەتیان هەست. ئەمانەی کە ڕۆن ساڵها لە دانشگاکانە دەرس ئەخوێنن و مەدرەکێکەکرن ناتوانن دەرمەوردە مەسئلەیەک بۆ مردم بە زوانێکی سادە قسە بکەن، چون سەوادیان نایکێشێ، چون مەسئلەکە تێنەگەیگەن. لەذات دەست ئەوەن بۆ کەلەماتە تەخەسوسیە ناوە بەحسەکانیان لەبەر خاتریەوەی مردم پێیان بێژە باسەواد. مەسەڵەن فەلسەفە شتێکی غامزە لە لای ئێمە، فەلسەفە شتێکی عەجیب و غەریبە لە لای ئێمە، چون ئێمە عادەتمان کردگە ئەوانەی کە دەم لە فەلسەفە ئەدەن بێن و دەیتاکانە خۆیان لە فیلسوفانە قەبلی بەحس بکەن. مەسەڵەن بێن بەحس لە ئەفلاتون بکەن و بەرەو سۆقرات بیوەن و دەرمەوردە عەقڵ مەحزە کانت قسە بکەن و سوارە کۆڵە هێگل بوون و داوەزنە سەر سارت و ئەوانە بەمە ئێژن فەلسەفیدەن. لە کاتێکە ئەسڵ وانیە، لە کاتێکە هەر ئینسانێک دەتوانێت بۆ خۆی فیلسوفێک بێ. فەلسەفە لە معنای کاربەریەکەی گەڕانی عەقڵە بە شوێنی دەرکی زندگی. تۆ چۆن ئەم زندگیە دەرکەکەی و لێو جووە بەکارهێنانی معنایە کە ئەیدۆزیتەوە لە عەمەڵ و کردەوەی خۆتە. تۆ ئەبی بە ساحیبە فەلسەفەی خۆت، هەر بەم ڕاحەتیە. تۆ ئەبی بە فیلسوفە خۆت، چون تۆ مستەقلەن جەهانە خۆت ئەخولقێنی، چون تۆ مستەقلەن دەرکە خۆت وەکو بوونێک وەکو ئەگزیستێک لەم دنیا ئەەکەی. بەڵام کەسانێک کە مەجالیان نییە و قەت ناتوانن خۆیان تەرحە پرسیار بکەن، خۆیان سعی بکەن، لە وادێ سەرگەردانەوەن، بخڵ و حەسەد و تەکفیر و ئەوانەیان یەخە بە دنیا ئەگرێ. بۆیە تۆ لە کارە ئەم جۆرە ئینسانانە نە نوبوغ ئەوێنی، نە خەلاقیەت ئەوێنی، نە پێشکەوتن ئەوێنی، نە ئەعتەمادە بە نەفس ئەوێنی. هەر کام لە ئێمەمانان چ ئەوەمانە کە سەوادە خوێندن و نووسینی شینیە تا ئەوەی کە مەدارەجێکی عالی ئەکادمیکی تەی کردەگە، بۆ خۆمان فەلسەفەیەکمان هەست بۆ زندگی کردن، یا لە خەڵکی بیستگمانە
یا بە سوورەت لا شعور تەسمیمات و بڕیار و بژاردەیەک ئەکەین وها ئەم ژیانە خۆمانت هەیەکەین فرەیەک لە ئێمە کە زەحمەتە بیرکردنەوە بە خۆمان نادەین تێڵین ئەوانەی تر بۆمان بڕیار بن ڕئیسە حیزب و نوخبە و نوخاڵە و میدیا و مەسمیدیاکان و ئوستاد دانشگا و عەلامە و مەلا و مامۆستا و ئەوانە بۆ تۆ بڕیار بن و تۆ مەڵغەمەیەکی لە ئەستفراق زەهنی ئەمانە تۆ وەختی پرسیارە بۆ دروست ناوێت و نازانی پێوانەی هەڵس و کەوتەکانە لە زندگی چین تۆ ئیشێ لە کامەجێ لە مواجه تەکت چییە چۆن هەڵس و کەوت بکەی چۆن جامعەیە تۆ ئیشێ بەرەنگار بێتۆ تۆ ئیشێ مناڵە چۆن تەربیەتکەی بەچی ێژن فعل ئەخلاقی بەچی ێژن فعل غەیر ئەخلاقی جامعە بۆ ئیشی ئەخلاقی وێ ئینسان بۆچی ئێشێ لە ژێرە دەستگاهێکی نەزمە و ئەرزشیە زندگی بکە تۆ ئەوێنیت کە زۆربەی ئەمانە وەختی تۆ بەحس لە داڕمانە جامعەیەکەکەی بەحسە نابودی جامعەیەکەکەی ئەوەسە کە تۆ لە ناو جامعەتە مشتومڕ نییە تۆ لە ناو جامعەتە مردمەکەت فێر بیرکردنەوە نەکریاگن تربیەت اجتماعی نەکریاگن مردمەکەت دائیمەن وانە هجوومە محصولات ڕسانەئی و مەسمیدیا و سریاڵ و فیلم و چتە سووک و سەخیف زەهنیان پڕ بووگەوە مردمە تۆ ئینسانایەک نیین کە مناسب دنیای ئەمڕۆ بن کابرا بە زوانە کوردی قسەکە بە زوانە فارسی قسەکە ئەو زوانێکە بێژن فارسی زوانە یەدیشە جوولەکە کە گۆرانیان دزیکە کردیانە یا زوانە حرامزادەی تورکی بەڵام ئەم ئینسانە هیچ تەراوشێکی فکری بەم زوانانە نییە نێسی دەربەحتەرین حاڵەت زوانە یەدیشە فارسی و زوانە حرامزادەی تورکی کاری بوو کەسۆ تەرجمەی متونە غەربی و نووسەرەکانە غەرب لەبەرەوەی تۆ بەم زوانانە بتوانیت داستانە شیرین بخوێنیتەوە بەڵام خەڵقی کارکتەر ناکرێ بۆیە تۆ وەختی ئێژی لەم جامعە کاورا نافەهمێ من ئەمڕۆ مەتنێکە خوێنمەوە لە پاولۆ کۆیلۆ پاولۆ کۆیلۆ یەکە ئیمکانی هەست کەسێک لەو جامعە بە ناوە فارس ئێرانی جملات نەقزی شێر بکات لەم دەڕ و داف و ستارە و سلبریتیانە کە ئێوە ئەیوێنن بەڵام من تەفسیر خۆم و تەبیل خۆمەکەم لە کتاوە دەستنووسەکانە ئاکرا پاولۆ کۆیلۆ بە فارسی کە تەرجمە کریاگەسەوە تا بزانن چەندێک لەم مردمە دەرکیان کردگەوە فەهمیگن ئەم مەسائلەی کە پاولۆ کۆیلۆ لە دەستنووسەکانە ئاکرا لە حکایەت فیلسوفێکی یۆنانی لە شارە ئورشەلیمە گویا سەدەی ئەووەڵە میلاد گویا زەمانە حملەی سەلیبیون بە بەیت المقدس زەمانێکەوە لە ژێر دەست موسلمینە شەوە بەر لە حملەیە سەلیبیون خەریکە مەوعزەکا بۆ مردم لێ کۆ بنەوە کە پێژن قبتی وێژە من ناتوانم بۆ ئێوە سخنڕانی بکەم بەڵام ئێوە پرسیارکەن من وەڵامتانە دەمەوە تەبیعەتەن قبتینە مسلمانە نە یەهودیە لە هەندێک جێگا لە داستانەکەی پاولۆ کۆیلۆوە شکڵە مەسیحەدا وەکو مەسیح قسەکە هەندێک جار تۆ حساسەکەی من مەسیحە خەریکە قسەکە بۆیە تۆ لەگەڵ جامعەیەکی ئاوا ڕوبەڕوون یارانە ڕاپەڕین ئەشێ بزانن تۆ لەگەڵ جەهلێکی سیستەماتیکا ڕوبەڕووی تۆ لەگەڵ نەزانینێکی کار لەسەر کریاگا ڕوبەڕووی ئەم مردمی ئێمە
لە بیر نەکردنەوەیان مقصرن، دروستە. بەڵام ئێمەش کارمان لەسەریان نەکردگە، ئێمەی مردم خۆمان بۆ خۆمان هەنگاومان هەڵ نەگرتگە، نەمان گرتگە، بۆ ئێمە وەزع حاڵمانە. لە دەستنووسەکانە ئاکرا من چاپترێکی ئەخوێنمەوە چوون زمان حاڵە فرەیەک لە زندگیهای شخصیە ئێوەمانانە، بە تایبەتی شتایەک وەکو جەڕاحی پلاستیک کە هەم لە کوردەواری داگیرکراو لەلایەن ئێرانەوە بوو گەسەوبا و هەم لە کوردەوارە داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقیوە. ئەمڕۆ دیاردەیە کۆزمەتیک سەرجری، جەڕاحی پلاستیک، گۆڕینە دەم و چاو، گۆڕینە لەش، بەعنوانە دیاردەیەکی شیکم پۆست مۆدێرن بۆ هەبوونە قیافەیەکی شیک و جوان بوون بوو گەسۆ مۆد. دێ ئەگەر جامعەیە فکری بکردایەوە، ئەگەر جامعەیە بیرکردنەوەی تیا بووایە، ئەگەر جامعەیە ئینسانە نخبەی تیا بووایە، ئەگەر جامعەیە بەڕاستی ئینسانێکی ئازادی تیا بووایە، بەرەو ئەم مەسیرە ناچوو. ئەگەر ئەوانەی کە بەناوە ئەوەی کە مناڵەکانیان خۆشکەرەک، دایک و باوکی خاسن، مناڵەکانیان دروست تربیەت کردایە، ختمە بە جەڕاحیهای مختلفە پلاستیک نابوو. کابرا فکرەکە فقط ئێشێ پوڵ دەربێرێ بۆ مناڵەکەی، بەڵام فکر لە هەزاران حفرەی دەروونە ئەم مناڵە ناکە. کەسی پرسید وەختی همه چی سیاه می نماید، من فرض بەمە ئەگرم کە ئێوە فارسی ئەزانن چون ترجمەی ناکەم واقعا. کسی پرسید وقتی همه چی سیاه می نماید باید روحیه را تقویت کرد، از زیبایی بگو. وقتی هەرچی شتە ڕەشە ئەش ڕۆحیەی خۆمان تەقویت کەین، لە جوانی بێژە. و او پاسخ داد میگویند زیبایی درون مهم است نه زیبایی برون، ولی این درست نیست. ئێژن جوانی درون مهمە، گرینگە، نە جوانی دەرەوە بیرون. بەڵام ئەمە دروست نییە. ئەگەر فقط زیبایی درون مهم بود پس چرا گل برای جلب زنبور چنین میکوشید؟ ئەگەر فقط زیبایی درون و جوانی درون مهم بود، ئەی بۆ گوڵ ئەوەندە گەرەکێسی کە هەنگ لە خۆی جەزب کە؟ و چرا قطرات باران در برخورد با آفتاب رنگین کمان میشوند؟ ای بۆ پرشنگ باران لەگەڵ خواردن لە تیشک خۆراوێت و هەسوونە زەڕینە. طبیعت شوق زیبایی دارد، طبیعت شوقی به جوانی است و تنها با تکریم زیبایی راضی می شود و فقط به تکریم کردن جوانی که راضیه به طبیعت. زیبایی بیرون مرئی شدن زیبایی درون است. جوانی دەرەوە مرئی بوون بە چاو هاتن جوانی درونە. در نور جاری به درون چشمت تجلی می‌یابد. مهم نیست اگر کسی بد لباس باشد یا به زعم تو برازنده نباشد یا حتی نخواهد بر دیگران تأثیر بگذارد. چشم آینه روح است و پنهان را آشکار می کند و همانند آینه تصویر بیننده را هم باز می تاباند. پس اگر شخصی تیر روح
به درون چشمان دیگری بنگرد تنها زشتی خیش را می‌بیند. بەس لەگرا بۆ تۆ دەرکەوت ئەوەی لە چاوت تۆ نسبەت بە دیگەرە زشتیە. کەسافەتەکان لە دەروون خۆتە کە لە چاو تۆ تێدەدا. ئەوانەی وا لە چێهرەی ئێوەی یاران ڕاپەڕین مبارز ناوێنن، ئینسانە گەورە و ئینقلابی ناوێنن، جاشەوێنن، پولەکی و کارمەند دەوێنن، محتا دەوێنن، هەرچی بازایوێنن، خۆیان دەرونیان بەوە مەشغوڵە. تۆ شکڵ دەرونیاتتی، تۆ ئەو شتەی تێتە سەر زوانت کە لە دەروون تۆ پێی مەشغوڵی. بۆیە ئەوەی ئەو ئیتهامانە لە ئێوە ئەدا خۆی بەوە مەشغوڵە، خۆی معتادە، خۆی بێکەرامەتە، خۆی بێپرینسیبە، خۆی بێدایک و باوکە و دیگەران تر هەروە ئەوێنی. زیبایی در تمام جهان آفرینش موجود است. خطر آنجاست که تو ای آدمی اغلب از منبع نیروی الهی قطع شده ای و بر خود روا می داری که نظر دیگران بر تو تأثیر بگذارد. تو جوانین ناو سرشتا هست. خطر والوی انسان کە تۆ لە منبعی ئیلاهیە خۆتت بەڕیگە، نەزەری ئەوانی تر بۆت مهمە، تۆ خۆت لە چاوە ئەوان و تعریفەکەیتەوە. زیبایی خیش را منکر میشوی، جوانی خۆت ئینکارەکەی، چرا که دیگران آن را باز نمیشناسند لەبەر خاتری ئەوی تر و خەڵک بە تۆ ناژن تۆ جوانی، ئەو مەشروعیەتت پێ نادەن پێت بێژن تۆ جوانی، ئەوان بە تۆ ناژن تۆ زانایی، تۆ پیاە گەورەیەکی، تۆ ئینسانە شۆڕژگێڕێکی، بە حەجوخ پێت ناژن، چون خۆیان تووشە حوقنەن، تووشە ئۆغدەن. تۆ ئەگەر مەوجودێکی زەعیف بی گەورەی خۆت ناناسی، بۆیە دەروون ناسی فرە مهمە، بۆیە فرە مهمە کە تۆ لە کونە زامەکانە خۆتۆ بێتە دەر، نە تەمجیدیان، نە تەقبیحیان، نە زەمیان بۆت مهم نییە، تۆ کار خۆت ئەکەی. ئەگەر تۆ گەورەی کەس ناتوانێ بچووکت کرد، ئەگەر تۆ بچووکی حەج تەبلیغاتێ ناتوانێ گەورەت کاتەوە، وەلە ئینسانێک کە کەوتە شوێنە نەزەرە دیگەران و خۆی فرۆشت بە نەزەرە دیگەران، بزانێ لە ئاوێنەی چاوە ئەوانە کوڕی خاسە یا کوڕە خراوە، مردم ئەسیرە نەفسانیات و شەهەواتن، هەر کەسێ بە ئەندازەی شەهەوات خۆی قسەکە، بە ئەندازەی تعلقات خۆی قسەکە و نەزەر ئەدا. یەکێ پێتێژە کراوات بووەسە، یەکێ پێتێژە سوێڵدانێ، یەکێ پێتێژە بیتاشە، یەکێ پێتێژە لوتە لارە، یەکێ پێتێژە تنەچی، یەکێ پێتێژە وایش نە، یەکێ پێتێژە بەڕاستی نەرم قسە بکە، یەکێ پێتێژە قژە بتاشە، یەکێ پێتێژە کۆسەکەوێت جەرگێکات. تۆ ناتوانی بڕیار بی ئەگەر تۆ لە کونە زامەکانە خۆتۆ نهات بیتە دەرەوە، تۆ لە ئاوێنەی دیگەرانە خۆتە بێنی. فرێ ئەم کەنیشکانی ئێمە تووشی مشکڵ ئەون، بە خاتری ئەوەی ئەم کەنیشکانە ئێمە ئەعتماد بە نەفسیان نییە.
ئاها کەنیشکێکە زەریفە و عادەتی کردگە بەوەی کە خەڵکی پێی بێژن زەریفە هەزار کاری لێکەوێتەوە. ئەها لە شەبەکەی ئیجتیماعی ئەگەر ڕۆژی عەکسەکەی دانەنین لایک نەخوا ئەمری دیقەکە چونەوە باوەڕی نییە کە زەریفە. کەنیشکە ئێمە لە ناوە زووسانە لە ناوە هاوینە چوار کاپشن نەکاتە بەری ئەتەقێ. بەڵام نیچێژێ ژنێک کە مطمئنە لە جوانی خۆی بە لەباس ڕووتۆ لە ناو بەفرە زستانە ئەحساسە سەرما ناکە. بۆیە تەن ئەدەن بە جەڕاحیە پلاستیک، بۆیە ئەحساسەکە لوتی زلە، ئەحساسەکە ئەشێ بچێت لێوی پرۆتێسکە، بۆیە ئەحساسەکە ئەشێ بچێت سینەی لیفتکە، سیلیکۆنی تێبخە، بۆیە ئەحساسەکە بچێت باسەنی پڕکە لە پرۆتێز سیلیکۆن تا بێت لە شەبەکەی ئیجتیماعیە خۆی بە عنوانە کەنیشکێکی زەریف بنوێنێت و لایک بگرێت و ئەم دنیای مارکەتیە مەسرەفیە بیکاتە سلبریتی مدەتێ بۆق و کڕنای بۆ لێبدات و ئەم ئینسانە ئەحساسکە مەوجودە چون قوتر باسەنی خڕ لە ناوە دەستەوە جێگەیەوێتەوە. چون مەم کە سیلیکۆنیەکەی قوت وێسیاگە وەم ئینسانە تەمامە وجودی تەمامە ئەگزیستی بووگەسە و تیکەیە چەوری لە ناو مەمکی دەریان کێشاگە و تیکەیە سیلیکۆنیان تێدانیاکە. تەواو شخصیەتی بووگەبەوە، تەواوی وجودی ئەوەسە بە هەزار بارە خۆی ئەخەمڕێنێ تا درزە ئەم قوتیە مەمکە بخاتە دەرەوە. 2000 ڕەفتارەکە کە قوتیە ئەم باسەنەکە 30-40 ملیۆن تومان خەرجی کردگە بیخاتە دەرەوە بیبێنی. پێبێژی چ باسەنە قەشەنگێکە دەست. ئەی ئافرین چه سەکسی چه تحریک کۆنەندەی بەبە زندگیەکە. میکوشی چیزی باشی که دیگران قشنگ میدانند. تو حول خۆت ئەدەی ببی بەو کەسەی کە دیگەران حەزی پێیەکەن. بە تۆ ژن جوانە، لوتە تۆزێ داخەی زەریفەوی، لچێ تۆزێ زلکەی زەریفەوی، مەم کشۆڕە بڕۆ ڕاستی کەرۆ، بچۆ سیکسپەک لە خوات بە، بچۆ وەزنە بکوتە، بچۆ فڵان بکە. کاکە کاورە زەنگێدا بۆ منێ و کاکە بەڕاستی ئەو کراوات بوەسە، تکالێ یەکەم ئەو قژە وا دروستکە، کتێوخانە خۆتی و کتێو دەست بۆ کتێو ناخیتە پشتە سەرە. ئەوە سە کاکە تۆیشی بۆ دنیای ئەمڕۆ وابی خەڵک حەزی بەمانە سەگەر وانەکەی خەڵکەژنەوە خوێڕیە نافامێ. من شەمو کاکە گیان من ڕساڵەتێکم بۆ خۆم تاریف کردەسەوە. من چیم چه شکلیم قیافەم چۆنە مهم نییە. من گەرەکمە خەڵک کەلامم ببیسێ. من گەرەکمە ئەو دنیایی کە وامە شوێنیا و بەشی یەکەم لەگەڵ ئەمانە بیبیسن. میکوشی چیزی باشی که دیگران قشنگ میدانند و اندک روحت محو میشود. تو کۆشیە و شتەبی کە دی ئەوانی تر حەزی لێ یەکەن یەواش یەواش ڕۆحت لە دەست ئەچێ نامێنێ. ئێرادە التەحلیل میرەوەت، ئێرادەت نامێنێ. و تمام توانی که برای زیباتر کردن جهان در خود داشتی می پژمرد و تمامی و هێزەی کە لە وجود تابوو تا دنیا جوانتر بکەی سی سەوێت لەبەی نەچێت. پس تۆ هیچ وەخت نەتزانی بە عنوانە بوونەوەرێکی ئینسانی چەند زەریفی چەند جوانی. تۆ نەتزانی ئەمە جوانیەکانە دەروونە تۆس مەرئی ئەوێ لە دەم و چاوەتەوە دەم و چاوت و فرشتە ئەنوێنێت. ئەها لای خۆمانیان و کاورا مەکینە نەمەکینە. از یاد میبری که جهان آنیست که تخیل تو میگوید.
تۆ لە بیریەکەی کە دنیا ئەو جۆرەسە کە تۆ ئەیوێنی تەخەیلە تۆ ئەیوێنێت ناو جۆرەی کە دیگەران ئەیوێنن و بە تۆی ئەدەن ناو جۆرەی کە مردمە کورد فکرەکاتی هەڵدریاکترین مردمە دنیاس بێلیاقترین مردمە دنیاس دواکەوتوترین مردمە دنیاس بێ ئەرزشترین مردمە دنیاس هاڕیاکترین مردمە دنیاس ئەڕوات لەژێر کەپر قوربانیە دا ئەنیشێت و هۆن فرمێسک ئەڕژێنێت و ئەکەوێتە دەڵغەک بازی بۆ نزامت جەهانی و ئەوی ترێک کە پەیوانیە کوردە و هەرگەرە کێسی ئینسانیەت بفرۆشێتەوە چون پێی وایە هیچ کەس بە ئینسانی نازانێ و لەزا چون پێی وایە هیچ خارجیە بەحسی ناکات هەگام لێبوو دانێ ئەحمەق چوو بوو فیلمێکی لەم کاناڵە تەلەگرامیانە هاوردوو شۆفرێکی کوردەواری داگیرکراوی لای عێراقی ئێداودانەیە کاورای فارسی تورکیەدا ئێرانی کاورا کوردەکە دەستکێشی بوو ئەمانە و شۆفرەکە ئەیود مقایسە بکەن ئەها حکوومەتە ئێران هیچە بە ئێمە نادا و حکوومەتە کوردستان چی بەمانە ئەدا کاورای کورد داینیا بوو هەڵیە خست و حەیتەرانیە کرد بە دیاری وە ئەم ئینسانە هیچ باوەڕێکی بەخۆی نییە ئەم ئینسانە ماتەڵە یەکێ بە زوانێکی ترۆ پێ بێژێت تۆ بەشەری ئێژە ڕەقست قەشەنگە و وەکو مەیمون هەڵەقونێ و داقونێ هەڵەقونێ و داقونێ ئەی و ئەکا کیلۆمەترێ کەلەی سەری پیاگ ئەخەسی وەکو مەیمون هەڵەخاتەوە چون نانەی تورک پێژێ فارس پێژێ ڕەقست قەشەنگە ئەم ئینسانە بێوجودە پڕ لە خەلە وا هیچ ئەرزشێ بۆ خۆی قایل نییە وا هیچ تەسویرێکی لە خۆی نییە ماتەڵە دانەیە تارانی تەئیدی کات پێتان وانەیە وە لە میێوان نەوازی بوو دانەیە تارانی تێتە سنە و کرماشان ڕواتە سلێمانی دەنەفەرنانی مفتی بۆ ئەسێنن کاورای سایق تاکسی کری لێ ناسێنی ئەو کەم بوودە ئەها خارجیەکان ئەچنە تاران ڕانەندە تاکسی لە تارانە پوڵ لە خارجی ناسێنێ پوڵ لە ئینگلیسی ناسێنێ ئەها ئەکەونە مەسخەرە بازی بە دەورە خارجیەکە لە تارانە گشتی ئەکەونە دەوری و یەکی ئەیواتە ماڵ و یەکیوە زۆر چای پێدا و یەکیوە زۆر نانی پێدا چون پێی وایە لە چاوە غەربیەکان و ئەمانە بەشەر نیەن مشتی حەیوانن گەرەکی بە غەربیەکە بێژە من بەشەرم دانێ تێ هەڵدریاگە فەڕانسەوی هۆلەندی چووگەسە مەملەکەتەکەی ئەم کەوتگەسە نۆکەری و ماستاوکردن بۆی چون وجود ئینسانی خۆی قبول نییە خۆی ناناسێ من لە دیبەیتەکەی فیلیپ ڕۆسان ڕۆمانەکەی فیلیپ ڕۆس نەنگە بەشەری لەوتم ئێمان منتەسەب بە مردمێ کرد هاڕیاک وەکو کاورای ڕەشپێسێک کە سیبی پێز لە دایک هاتبوو قینی ئەهات بە تەمام ئستعدادێک کە هەسی بە تەمامە ئەقڵێک کە هەسی بە تەمامە جوانیە کە هەسی بە خەڵکی بێژێ بە نەچەقی ڕەشپێسن چون هەوەی ڕژیا لە چاواوە ئینکارە خۆی کرد ئێوە دوژمن لەسەرتان کاری کرد خۆتان نەوێنن ئێوە دوژمن لەسەرتان کاری کرد خۆتان بێ ئەرزش بوێنن هەر کەسێکی تر بجگە زوانە کوردی قسە بکات بە نەزەر ئێوە لە ئێوە فرە ئینسانترە فرە پیاکترە فرە تێگەیشتوترە چون ئێوە لە هویەتە خۆتان توهی بووکەن خاڵیان کردبن و عەقڵتان زایە بووکە هیچ وەخت فکرتان نەکردگەسەوە هیچ وەخت بەداشتنەکانە خۆتان ئەوەی سروەتتانە بیرتان نەکردگەسەوە ئێوە دنیای هەڵسوکەوت و کوردی گۆڕیتان بە دنیای کەلوپەلە غەربی دنیای کەلوپەل تۆ رادیۆ تووشیبایەک وەرتی کرد گەیشتی کرد تۆ مۆبایلێ سەرسامتی کردگە وەختە گیانت دەربێ تۆ چیرۆکێکی عاشقانەی سریاڵێکی فارسی شێتت ئەکا چون خۆ ناتوانانی چیرۆکە عاشقانە بێژی چون تۆ ناتوانانی عاشقوی ناتوانانی تەسویری بۆ دروستکەی
تۆ ناتوانانی عشق ڕۆمانتیک بخڵقێنی، تۆ فێر کردیاگی بچی لەش فرۆش بسێنی. کەنیشکەکانە فێر بووگن عاشق پاڵەوان لە فیلمە تورکی بن، چون کوڕەکانی یا قاچاقچین یا خۆ بە بچوو بزانن، یا ئەحمەق و دوگمن، یا دیگەران تەسمیمیان بۆ ئەگرن، و تۆ هیچ عەقڵێکی کوردی، جەهانێکی کوردی، موسیقیەکی کوردی، عشقێکی کوردی، داستانێکی کوردی ناویسی. جا کاورایەژێ کوردی قسە بکە بێ جەهان مەفاهیم، بێ دنیای کوردی. از یاد میبری که جهان آدمی است، جهان آنی است که تخیل تو میگوید. دنیا و جۆرەسە کە تۆ ئەیوێنی. من بارها بە شۆخی وتم لە مەڵا نەسرەدینە پرسن نێوەڕاستە ئەم دنیاوە لەکوێ قاچی دابا زەمی ناوتی ئێرەس باوەڕی ناکەی گەزیکە. من ئێژم کورد کێس چون من کوردم. کابرای جوولەکە غەڵەت ئەکا لەسەر من ئەنووسێت و تێ تعریف من ئەکا و بە من ئێژێ کوردبوون چه شەکڵیە. کورد کێس من ئەزانم کورد کێس، من ئەزانم چیوا لە دەروونما لە زەمیرە ناخوداگاه و کۆلەکتیف ئەنکەنچزمە ئەیشکێنم بەهۆی ڕەنجەکانمۆ دەری تێرم. دیکۆد یەکەم تەکستی زوانی گەورەکانە خوام و ئەو جارەزانم دنیای کوردی دنیای کارکرد بوو، دنیای عەمەڵکرد بوو، دنیای ڕەتفعل بوو، دنیای بژاردەکردن و کردەوە بوو، دنیای کەلوپەل نەبوو، دنیای کەلوپەل نەبوو. جەهان ئێمە جەهانێکی جوان بوو، جەهانێکی ئازاد بوو لە کوردیەتە. بۆیە تۆ هیچ وەخت پێی ناوەی بەم سروەتە، تۆ سیلیکۆن هارتی کردەگە مردگی لە دوای سیلیکۆنە. دیگر خۆت مەحتاب نیستی، ئیتر خۆت مەحتاب نی و به جایش برکه‌ای هستی که مهتاب را باز می‌تابد. فردا هم آفتاب آب برکه را بخار می‌کند. تو ایسته بویی به گۆلێک و مەنگە شەو کەوتکە سەناوی و بەیانیش خۆر لێ ئەدات و گۆلەکە تەبخیرەوێت و نامێنێت. همه برای اینکه روزی کسی گفته تو زشتی، ڕۆژەیەکی پێتی وت تۆ گەنی، یا فلانی قەشەنگ است، یا وتی ئەوی تر زەریفترە. با این دو سه کلام ساده اعتماد به نفس تو را دزدیدند و زشت و تلخ میشوی و خود ناشیرین و تاڵەوی. در آن هنگام به جای حرمت گذاردن به راز حیات پناه میجویی در اصطلاح به حکمت، مجموع نظراتی که کسانی میخواستند دنیا را تعریف کنند گرد میآوری. این حکمت سرشار است از قواعد، قوانین و معیارهای نالازمی که قصد دارد هنجارهای رفتاری را تعریف کند. بنا به این حکمت کاذب نباید دغدغه زیبایی داشت، چرا که سطحی و گذراست. تو وقتی ناهمێدەوی ئەچیت پەنا بە حکمتەوەی حکمت دیگەرانێک کە لە پشت هەندێک پەندە ئەحمەقانە پێن پنهان بووگە و بە تۆ ئێژن کە ناوێت بیر لە جوانی بکەیتەوە بۆ خاتریەوەی سەتحی و تێئەبڕێ. این درست نیست.
تمام مخلوقات زیر آفتاب، از پرندگان تا کوهها، از گلها تا رودها، باز تابنده معجزه آفرینشند. اگر در برابر این وسوسه تاب بیاوری و نگذاری دیگران هویتت را تعریف کنند، کم کم میگذاری آفتاب درون روحت تابان شود. اگر تو یک جار نتیشتایە دانەی جوولەکە تعریفەکاتەوە، پێت بێژە تۆ نەوەی کەیخۆسرەوی، پێت بێژە تۆ کوڕە دیاعەکۆی، پێت بێژە تۆ ئاریاییت، تۆ زەرتشتی تێ هەڵدریاک بووکی، تۆ لە دەروون زامەکان تۆ کوردیەتت دەرەهاورد. بەڵام تۆ خۆتت دا دەسە ئەوانەی کە قبوڵەکردن سەروەرتن، ئەوانە شوناسیان بۆ تۆ تعریف کرد، ئەوان بە تۆ وتیان تۆ کەی. بۆیە من لە دیبەیتەکەی پێشووتر وتم عەلی تۆ کەی؟ عەلی بەبەخت نازانی عەلی کێز، عەلی چۆن هەڵسو کەوتەکە نازانی لا شعور ڕوودا و عەقڵی دروست ئەکا یا شەبەکەی سێی سیمای جمهوری ئیسلامی نازانی، بەڵام بەرامبەر بە فڵان شت فڵان ئیتفاقە لە ژیانیا ئەکەفێ چۆن هەڵسو کەوتکە نازانی. تۆ شوناسە کوردی چووی دانێ جوولەکە بۆ تعریف کاتەوە، تۆ هاتی تام عشقێکی کوردی دانێ جوولەکە بۆ تعریف کاتەوە. تۆ کێبووگی چۆن ژیانەکردگە دنیا چۆن چاو پێکەوتگە، چۆن هەڵسو کەوتت کردگەم دنیاتە چۆن چاو پێکەوتگە، چۆن معنات کردگە سۆ، چۆن بڕیارت داگە. خاڵۆ جەمیلێکی ئێناخی بوو لەو منتەقەی خۆیانە دانیشتوو، ئەو ئەوایری ئینقلابەوە خۆمێنی هاتوو سێ تەڵاقەی خستوو تا خومێنی نەیە تەگرا مزاکرەم تەکابکە لە منتەقەکەی خۆیانە نایەمە خوارەوە ئێشێ ئەو نەفتەی ئێفرۆشێ نیوەی بۆ ئەو وێ نیوەی بۆ من پیاوی وامانتیا بوو. بعد تۆ ئەچی کورد لە قازی محەممە وێنی. اگر در برابر این وسوسه تا بیاوری و نگذاری دیگران هویتت را تعریف کنند، کم کم میگذاری آفتاب درون روحت تابان شود. اگر نتیش دیگران شناس تو پێناسە بکەن، یواش یواش خۆرەتاوە درون تۆ ئەدرەوشێت، تیشکە هاوێژێت و روحت پاسخ میدهد بیشتر توجه کن چون من اینجا هستم. ئەوجا ڕۆحت پێت ئێژێ زیاتر سرنج بدە، من لێرە وامەلاتە. نسیمی لازم بود تا غبار از چشمت بروید. پێویستیت بە شەماڵێک بوو تا ئەم تۆزە لە چاوەکانت پاک بکاتەوە. ئەمما ئینە کە مەرا باز شناختی، دوباره مراوان نگذار، چرا که ما همه شوق زیبایی داریم. بەڵام ئێستا کە منت دۆزیەوە ئیتر بەجێم مێڵە چون هەموومان شەوقە بە جوانی من هەست. زیبایی نە دەر شەباهەت، جوانی نێ لە ئەوەی کە تۆ شکڵە یەکتری بووی، شەبیه بیت، وەکو شتێک بیت، نە دەر شەباهەت کە در تەفاوت هەستی میابد. جوانی لە شەباهەتا نییە، لە تەفاوتە، لە فەرقە کە هەستی پەیداکە، کە بوون پەیداکە. جوانی لە تەفاوتە بوون پەیاکە. مگر میتوان زرافی را بدون گردن دراز یا کاکتوسی را بدون خار تصور کرد؟ مگر ئەتوانی تۆ زەرافەیەک بێم لە درێژەکەی و درەختە کاکتوسێک بێ دڕکەکەی تەسەورکەی؟
ناهماهنگی قله های گرداگردت است که آنها را چنان قدرتمندانه به رخت می کشد. ناهماهنگ بوونی شاخەکانی دەوروبەرتە کە ئەوان وا لە چاوەکانی تۆ پڕ عەزەمەت و بەهێز ئەنوێنێت. ئەگەر کوهها یەکسان بودند دیگر احترامت را بەرنەمیانگیختند. ئەگەر کێوەکان هەموویان یەکسان بوایان تۆ هیچ احترامێکت نەبوو بەرامبەریان. سرو را میبینی و نمیپرسی چرا شاخه‌هایش یک اندازه نیست. دار سەر و ئەوێنیت و ناژی بچی شاخەکانی چڵەکانی یەک ئەندازە نین. بەڵکە حەیران عەزەمەت و قودرەتش میشەوی، چون تۆ حەیرانی عەزەمەت و قودرەتی ئەبیت. مار را میبینی، مار ئەبینیت ڕووی زەمین خەزیدنش را به تحقیر نمیگیری. فکر میکنی شاید کوچک باشد، اما پوستش رنگارنگ است، حرکاتش موزون است و از تو نیرومندتر است. شتر که بیابان را می نوردد، شتر که لبیابان تیپرید و تو را به مقصود می رساند. نمیگویی گوش پشت است، نجید که قاضیه و دندانهای زشتی دارد. میگویی در ازای وفاداری و خدمتش سزاوار محبت من است. اجی بۆ وەفاداری و خزمەتی کە کردی پێویستە من محبەتی پێ بکەم. بی او هەرگز جەهان را نەمیدیدەم، بێ ئەم حوشترە هیچ کات دنیا نێدی. جوانی زەمانێک متەبەلور ئەوێ کە تۆ لە فەردانیەتی فەردیە خۆتا دەرەکەوی، کە تۆ محاولەکەم ڕۆحتە جوان کەی لە هەڵس و کەوتت لە بینینە ئەم دنیاتە لە معناکردنەوەی ئەم زندگیتە. جوانی وا لە ناوە تەفاوتە فەرقا کە هەسی نە ئەوەی کە تۆ پارامەترێکت هەست لە چێهرەیەکە سانتی ئەەکەی لوتە دوو سانت داخەی مەم کە دوو سانت قوتکەی تۆ. نا، جوانی لە عەزەمەتە شەخسیەتە تۆدا ئەکەفێ، لە کەلامت، لە هەڵس و کەوتت، لە بوونت سام و جوانیدا ئەکەفێ. و تۆش زەحمەت بۆ ئەو جوانێ بکێشیت، ئەو دەروونە جوانە زەریفە کە لە بیرون و نموت پێیاکە. خۆی ئەنوێنێ، کارێکی نییە بەدزی خۆ بچی بە چەتەگەری و بەدزی و خۆفرۆشتن و خیانەتکردن دەفتەرێ دۆلار پێیاکەیت و سیلیکۆن کەیتە ناوە لە شەخوات. آفتاب در حال غروب در پس ابرهای نامنظم زیباتر است. خۆر لە کاتی نیشتنە لە پشتی هەورە نامنەزەمەکانە جوانترە، چرا که تەنها بیاری ئەن ئابرها ڕەنگهای خالق ڕؤیا و شعر را پەدید می‌آورد، چون بە خاتری ئەو هەورە نامنەزەمانەسە کە ڕەنگە جوانەکان و زەردەڵانیە خۆر ئاوا دەرئەخا ئیلهام شاعرانە ئەدا. دریغ بر آنان که فکر میکنن زیبا نیست، دریغ لەوانە کە وا فکرەکەنەوە کە جوان نیەن. از همین روست عشق بر در خانه من نزد، هەر بۆ خاتری ئەمەسە هیچ کات عشق نەیدا لە دەری ماڵەکەی من، چرا که عشق در را کوفت، بە خاتری ئەوەی عشق دای لە دەرگاکەت، ئەما وەقتی در را گشودی
ئامادەیە دەعوەتەش بە دەروون نەبوودی تۆ وەختێ و دەرگاتە کردو و ئامادە نەبوویە مەشقەبێریتە ماڵەوە معیارەکانش تێتر بوو حەزت بە کراوات بوو قاتۆڕی بەهت بوو حەزت لە وەنەوشا کرد حەزت لە تایتڵت دکتۆرە کرد بە نەزەر تۆ ئەمانە یانی جوانی تۆ جوانی لەمانە ئەبینی چون تۆ هیچ وەخت نەبووی بەخۆت چون تۆ هیچ وەخت خۆت نییەی تۆ دروسە ناوت فەرانەکە دروسە ناوت فەریباز دروسە ناوت عەلیە کورە دروسە ناوت ئاپتینە بەڵام براکەم هیچ کامتان فەرق ناکەن چون ئێوە تەلەڤیزیۆن بڕیارتان بۆ ئەدا تەسمیمتان بۆ ئەگرێ دونیاتان ئەخولقێنی تۆ نازانی فەرانە کیس چ شەکڵیە تایبەتمەندی فەرانەک چییە جووتی ئەمەڵیە مەدرەکە لیسانسیە سینەشی سیلیکۆنە ئەم فەرانەکیش خۆی ناتوانێت نیم سەعات دەرمەوردە خۆی قسە بکە حەجێکی نییە هەر خرخاڵە جەڕێنێ و دەستەکانەدا و خۆی ناسکەکاتەوە پشتە چاوە خاتە دوو هەوە یانمای بوێنام سیلیکۆنم و لچم سوور کردکەوە جوانە بەڵام نازانێ جوانیەکەی زیادەت بدات نازانێت گرفتار بودی میخواستی اول خودت را زیبا کنی حالم که پیشاپویش زیبا بودی گرفتار بووی چون گەرەکت بوو خۆت جوانکەی بەڵام تۆ جوان بوویت نەدەزانی میخواستی از دیگران تقلید کنی حالا که عشق عاشقی اصیل میجست میخواستی بازتابنده برون باشی و از یاد بردی که تابناکترین نور از درون میآید تۆ گەرەکت بوو جیلوەی دەرەوەت بدەی وەلێ نەدەزانی تیشترین تێشک لە دەروونەوە هەڵاسێتێتە دەر تۆ لە کۆمەلگای خۆتە هیچ وەخت نەدیگە کەسانێک تحتە ناو ئەمانەی کە ئەمڕۆ بە ناوە سلبریتی و تێگەیشت و زانە کار ئەکەن سعیان لە تەربیەتە اجتماعی جامعە کردوێ بۆیە جامعە بێتەربیەتە بەخاویەت بێتەربیەتە سەختە ئەڵسوکەوتە ناوە مەردمە سەختە کارکردن لە ناوە مەردمە سەختە تۆ تەکتەکە ئەمانە بگری و تەکتەکە ئەمانە ڕازیکەی وە قسەیان تەکا بکەین سەختەکەوان ناتوانن بە تۆ هیچ فێر بکەن سەختە کە تۆ لە خۆت تەنەفورەکەی سەروەتەکانە خۆت نامێنی قودرەتەکانە خۆت نامێنی مەسخە بابایە ئەوروپایی بووگی مەسخە بابایە دەوروبەرت بووگی کە بە ناوە دەوڵەتانە کۆرپۆرێشنی تەپیان داگەسە سەرت بە شدەت حوفرەوانە ناوە وجودتا هۆڤیەتیان بۆ تعریف کردگەسەوە وەلەو هۆڤیەتە هەڵەخەی تۆ ئەگەر حقوق بەشەریان بۆ تعریف نەکردو ئەمڕۆ مارکە حقوق بەشەرە نەداسینە تۆ ئەگەر ئەمڕۆ شعار سۆڵح تەڵەبی و ئاشتی نەبوو بە شعارە نظام السلطەی جەهانی بوو خەسەندنە اعتراضاتە مەردم تۆ ئەم شعارتە نەدا بەسینەت تۆ تفک ناکرد لە کوردیەتت بێژی کوردها غەیرەت دەرەن غەیرەت خێری بەدە ئەس تەعەسسوب نیات تۆ بڕۆی خۆت بەهاڕیت تعریفە لە خۆت نەمێنی سعیکە هۆڤیەتە لە هۆڤیەتە دیاکۆ و کوورش و کەیخسرە و دانەی جوولەکەی تێ هەڵدریاگا تعریف بکەیتەوە هەر لە خۆت و حەزکەی بە ئیسرائیل هەر لە خۆت و حەزی پێکەی
هەر لە خۆتۆ هەر کەسێک بەم زوانە قسە ناکات و حەزی پێکەی، حازری بە نۆکەری، چون تۆ هیچ تەسەورێکە لە جوانی نییە، هیچ تەسەورێکە لە عەزەمەت نییە، بۆ تۆ جوانی معنای نییە ئەسڵا. تۆ نازانی فەلسەفە چییە. کاورە تێدێژە هایدیگر وای گوت، پێت وایە کاورە فرەژیرە. کاکە گیان ئەمانە مشتی ئەحمەقی کڵاو بەرداری بێسەوادن، وا کاریانە وەسە تۆ ئەحمەقکەن. فەلسەفە یعنی خۆت بۆ دنیای زیست و خوات بیر بکەیت و نەزامە ئەرزشی دابنی و بیرە مستەقلت بوویە لە دیگەران لە سیستەم. ئەوە تۆ فیلسوفی. کە هەم دنیای خۆت بگۆڕی، هەم پاو بنێ بە دیگەران دنیای خۆیان بگۆڕن، کە ئەم پرۆژەی ژیانتە تەکمیلکەی بۆیە کوردیەت پرۆسس بوو، پرۆسسە کوردیەت. براکەم تو ماهیەت ئەگری لە کوردیەتە، تۆ بوونەوەرێکی داکەوی لە ژیانێکا کە پێت ئاموزشی ئەدەن، لە دەستگاهە ئەرزشیەکە کە پێتی ئەدەن بەناوە بەزەییە کوردی، تۆ ئەبی بە ڕێبوار، خاڵۆی ڕێبوار سەفەر ئەکەی لە کوردیەتە. من چاپترێکی تری ئەم دەستنووسەکانە ئاکراتانە بۆ خوێندمەوە. بۆیە یاران ڕاپەڕین بزانن، ئەوانەی کە بە حب و بغزۆ فکرەکەن تریبوونە ڕاپەڕین بچووکە، لە ڕاپەڕین فێرە بن. قەستە ڕاپەڕین فێرکردن بووگە، قەستە ڕاپەڕین یارمەتیدان بووگە ئەم خەڵکە فکر بکاتەوە. ئۆپن سۆرس کاری کردگە، خەڵک بیوە کەڵکی لێ بگرێت، اتفاقی لە دەرونیا بکەوێ، چرکەیەک اتفاق بکەوێ و ئەم ئینسانە بگۆڕێ. ناڕەحەتی نەگەرەکە. بەڵام ئەوانەی کە گەرەکیانە بیکەن بە کردیتە سیاسی و فکرکەن بازاڕەکە ئیستا داخ بووگە و بازاڕە جا ئەمانە ئەو جەهانە کوردیە ئێمە تێناگەن، ئەچن سەربەخۆیی یەگرن بە معنای ئستقلال. بازار و سەربەخۆیی بازە و فدرالیست بازی تەواو بووگە و ئەحزاب تڕۆن و بڕۆن خۆیان بخەنە پشتە هێنن بە فاهیم. ئەمانە ناتوانن یا ئیشەی تەواو ببن بە ڕاپەڕینی، یا ناتوانن بڕێکی بدزن و بچن. نەوا لە قەوارەیانە، نەوا لە حەدیانە، نە فکریان پێکردگەسەوە، نە ئەزانن چۆنی بووە نەبەرەوە، نە ئەزانن بەحسە چی ئەکەن. من متونە دیگەران ناخوێن و تەئیدە نەزەراتە دیگەران کەم. من ئەو ڕۆیا کە ئێوە گەرەکتانە سەوارە بەم مەتنی ئەەکەم کە جنابت تەسویرێکت بۆ دروست بێت. بزانی پاولۆ کۆیلۆیە برزیلی چۆن فکرەکاتەوە لە زوانە قبتیۆ لە دەستنووسەکانە ئەکرا چۆن خەریکە دنیا پێناسەکە بۆ دووروبەری. پس همسایه‌ام یعقوب گفت برای من از شکست بگو. هاوسێکەم یعقوب وتی بۆ ئێمە لە شکان بێژە. و ئەو پاسوخ داد. قبطی جوابی داوە. آیا برگی که زمستان از درخت می افتد خود را مغلوب زمستان می داند؟ آیا ئەو گڵادارەی کە لە زستانە لە دارێکدا ئەکەفێ خۆی شکست خواردووی دەسەوز و سانەبینێ؟ درەخت بە بەرگ میگوید دار بە گڵا ئێژێ این چرخەی حیات است، ئەمە چرخ گەردوون و ژیانە.
شاید خود را در حال مرگ بدانی. لەوانەیە پێت وایە کە خەریکی ئەمری دار بە گڵا ئێژێ. ئەمما دەرمەن زندە میمانی، بەڵام تۆ لە منە زێنەگی. بە لطف تۆست کە زەندە ئەم و نەفەس میکەشم، بەهۆی تۆز ئەی گەڵا کە من زیندوو و هەناسە ئەکێشم. نیز بە لطف تۆست کە بە من مهر بەرزیدەن، و هەروە بۆ خاتری تۆز کە منیان خۆش گەرەک. چرا کە بە مسافرە خەستە سایبانی بەخشیدەم، بۆ خاتری ئەوەی بە مسافرێکی شەکەت سێبەرمدا. شیرەی تۆ شیرەی من است، ما یەکی هەستین. شیرەی تۆ شیرەی منە و ئێمە یەکێکین. آیا مردی که سالها را به تهیه مقدمات الصعود از بلندترین کوه جهان گذرانده و از آن باز مانده، هنگامی که به کوه میرسد و میبیند طبیعت قله را در ابرهای طوفانی فرو برده، به کوه میگوید این بار مرا نخواستی، اما آب و هوا عوض میشود و روزی به قله میرسم، تا آن زمان همینجا منتظر میمانی. پس آنگاه که رزم آوری منتظر میمانی، آیا مردی که نخستین محبوبش او را رانده منکر وجود عشق می شود؟ آیا پیاوێک کە یەکەم خۆشەویستی ئەوی بەجێهێشت و منکری وجودی عشقەوێ؟ یک نفر دیگر را پیدا می کنم و به خود میگوید یک نفر دیگر را پیدا می کنم که حس مرا درک و مرا تمام عمر خوشبخت کند. بەڵام بەخۆی ژێ یەکێکی ترە دۆزمەوە کە من دەرکا و تەمام ژیانم لەگەڵما خۆشبەختم کا. در چرخەیە تەبیعەت نە پیرۆزی هەست نە شکست، لەناو چرخەیە ئەم گەردوونە نە سەرکەوتن هەست نە شکان هەست. فقط حرەکەت هەست، فقط حرەکەتکردن هەست، بەرەو پێشچوون هەست. زمستان میکوشد استیلا یابد، زستان محاولەی خۆی ئەکات بەرەم دنیا مسلەت بێت و استیلا بکات. ئەمما سەرنجام ناچار زەفەرمەندی بەهار را میپەزیرد، ئەمما لە ئاخیرەوە سەرکەوتن بەهار قبوڵ ئەکات که با خود گل و شادی میآورد. تابستان روزهای گرمش را ابدی میخواهد، همین ڕۆژە گەرمەکانی خۆی ئەبەدی گەرەکە، چرا که گرما را برای زمین نیک می‌دارد. بۆ خاتری ئەوەی گەرما بۆ زمین بۆ ئەم عەرزە بەخاس ئەزانی. ئەمما سەرنجام ورود پاییز را میپەذیرد، ئەمە یەواش یەواش هاتنی پاییز قبول ئەکات، چرا که زمین به استراحت نیاز دارد. بۆ خاتری ئەوەی زمین پشووی گەرەک. آهو علف را میخورد و شیر آهو را، آهو ئاسک ئاڵف ئەخوات و شێریش ئاسک. موضوع یافتن قوی ترین موجود نیست، موضوع ئەوە نییە کە بەهێزترین موجود بدۆزی تۆ. این شیوه خداست برای نشان دادن چرخه مرگ و ڕستاخیز. ئەمە شێوەی خواست بۆ نشاندان چرخەی مرگ و ڕستاخیز. و در این چرخ نبرندهی هست، لم چرخه و لم گردونا نه برندهیک هست، نه فاتحیک هست و نه بازندهی و نه کسی که شکستی خوارد، نه کسی که باختگیسی دورندگیسی. فقط مراحلی در میان است، بلکه مراحلی کن که باید از آنها گذشت. وقتی دل انسان این حقیقت را درک کند آزاد می شود و دشواری های زمانه را میپذیرد و فریفته لحظه های شکوه و افتخار نمی شود. وقتی دل انسان معنی درک بکات
دشواریەکانە زەمانە خۆی قبوڵەکا و ناخەڵەتێ بە شکۆی ساوت و لەحزەهایەکەوا لە ناویە هەردوومی گۆزەرەت یەکی ئەسپەسە دیگەری میئاوەت ئەو نییە کوردێژێ دنیا وەسە چۆپی هەر دەحفەوا بەدەسی یەکیک و ئەخوم ساڵێ تەر دنیا و دەوران و کێ بوو کێ شاونشین بوو کێ ڕەنجڕۆ یا پاسە و خەیاڵان دەوران نەویێردن هیچ کەس جەهەوڵی گوزەر نەکردن هەردوومی گۆزەرەت یەکی ئەسپەسە دیگەری میئاوەت بە چەرخ ئەنقادر میچەرخەت تا ئەز گوشت و ئوستوخانمان ڕەها شەوین و بە نیروی ئێلاهی بەرەسین و ئەم چەرخە ئەوەنە ئەگەڕێت تا لە گۆشت و ئەسقوانمان ڕزگاور بووین و بە خودا بگەین پەسەنگا ڕەزماوەری چه بە ئێراودەی خیش و چه بە حکم سەرنەوشتە دارک ناوشدنی روحش از نگاه به نبرد پیش رو سرشار از شعف باشد اگر شرافت و کرامتش را حفظ کند حتی اگر در نبرد به باز از شکست نخورده است اگر شرکرێک اگر جنگاورێک بە ئیرادەی خۆی و چارەنووسێ کە دەرکی ناکا و ڕۆحی لە تەماشاکردنە بە ئاوەردگا و ئەو نەبەردەکە لە بەرامبەریەسی بە شەعەف دێت حتا ئەگەر شکست خوا حتا ئەگەر لەو شەڕە شکست خوا نەیدۆڕاندووە چاوکە ڕووهەش ساڵم نیمە بە خاتریەوەی ڕۆحی ساڵم ماگە لەبیرتان دێ وەختێ وتم کاورا حەیجی لە کەرکووک دەرچوو دیمەنە پێشمەرگەی ئەدا ئەگریە نوزە نوزی ئەکرد کاورای پێشمەرگە چونگەلەکی ئەو دیمەنە شکەستە بخاتە ناوەتۆ چونگەلەکی ئەو ڕۆحەتۆ زەخمیکە چونگەلەکی ئەو ڕۆحەتۆ بخەسێنیت وات پێ بکە با تۆ لە مەیدانە شکەستە لە مەیدانە شەڕا بتکوژن با تۆ لە مەیدانە شەڕا بشکێ بەڵام نەبەزی بەڵام ئەژنۆ دان نەدەی بەڵام ئێرادەت ورد نەبێت بۆیە وتم لە کەرکووکە ئەوەی کە خۆی ناو نابوو پێشمەرگە و پێشمەرگە بوایە بە فەرمانە هیچ فەرماندەیە پاشەکشەی ناکردەوە تەمامە تەمەنە زندگی بۆ ئەو لەحزە تەمەنای ئەکرد لە بەرامبەرە دوژمنە بوێسێ ڕۆڵەی شەڕکەر دائیمەن بۆ ئەو لەحزەی نەبەردە ئامادەست وەکو شەڕە ترۆی وەکو ئەکیلیس وەکو هەرکوڵ کە چوو لە دایکی بپرسێ وتی من بڕۆم بۆ شەڕە ترۆی وتی ئەگەر نەڕۆی بۆ شەڕە ترۆی لەگرا ئەمێنیتۆ ژن ئەخوازی مناڵێکی فرەت ئەوێت نەوە لە دوای نەوەتێت بەڵام ئەگەر بڕۆی بۆ ترۆی هیچ کاتێک ناگەڕیتۆ بەڵام حماسە ئەخولقێنیت حماسە لە قەهرەمانی ئەخولقێنیت و بۆ هەزاران ساڵ چیرۆکەکانت ئەگێڕنەوە هەرکوڵ تەسمیمی گرت و بڕیاریدا ئەکلیس کە بچێتە شەڕە ترۆی وەختێ بەرەو سەواحلە ترۆی ئەچوون هەزاران کەشتی بەر لە گشتیان خەریک و پاڕووی ئەدا وەوە پێشە پادشاوی سپارتا کەوتوو چونە و تینووی شەڕ و فەتح بوو هاتوو قارەمانێتی سەروەری تۆمارکە ئەو هاتوو شەڕ بۆ جەنگاوەری و حەماسەکەی بکە بۆ گەورەیەکەی بکە
بەڵام تو کەهورا و هەناردە کەرکووک پێی ئێژی پێشمەرگە مقدسە بە سرعت 140 کیلومتر سەوارە بەرمی کە زەمینی دەرەچێ وەختێ گەرەکتە تەتهیری کەی چهرەی پێشمەرگەی گرینۆ کە نووزەڵێک دانی لە تەلەڤیزیۆنە ئەمە ڕۆحە مردمێ نابوو دەکا ئەمە ملەتێ حیزەکە بۆیە ئێمە تێناگەین شکست چییە سەرکەوتن چییە شەڕکەر بەکێژن ڕەهبەر بەکێژن ئێستێژە پێمان وایە شەخصێکی خائنی قەبارە بچووکی جاهلی سەتحی ترسنۆکی جەبانی وەکو قازی محەممەد ڕەهبەرە کورد بووکە نافەهمین ئێمە نەزانین مەرگ چییە نەزانین مەرگە قەهرەمانانە چییە ئێمە نەزانین ژیان چییە نازانین چون وایان پێمان کردگە کەسی را نیز بە خاطر آنچه بر سرش آمده سرزنش نمی کند از هنگامی که برای نخستین بار عاشق و رنده شد میدانست این پایان توانایی او برای عشق ورزیدن نیست آنچه در عشق صدق می کند در جنگ هم صادق است اوی که لعشق هست لجنگیش صادقه کل نداری کۆڵ نەدەی تۆ شەڕبۆیە ئەەکەی لە خۆت دفاعەکەی لە کرامەتت لە عیزەتت لە بوونت لە سەروەریت لە ئەگزیستت لە وجودە ئینسانی دەیکەی شەڕ بۆ حماسەکەی ئەەکەی بۆ قارەمانیەتیەکەی ئەەکەی بۆ مەیدانە نەبەردی ئەەکەی بەیت باو بوو لە لای کوردە ئەوسە من بیست بووم لە کوردە عەشایر ئەیوب بە بڕنەو مەمکوژن لوولەکەی تەنگە وە کڵەشێنکۆف بمکوژن عاشق وە جەنگە عەزیزم ئەوە ڕۆڵە بوو ئەوە قارەمان بوو کەمەشایە ملیۆنها قارەمانی بامان دروست کردایە وەلێ عدێتی هەڵدریا کاتم تیان قەڵەم ئەم قەڵەمە ئەوە ئەقلی لێ نەهاتە دەر تۆ کاورا حیزب دموکراتی منی 50 گیرفانی دانیاگە لەسەر لەباسە حیزەکە یەک کاتە بەری خاکیەکە 50 دانە جێگە قەڵەم نازانم بۆ فریای مشتە قەڵەمە ناکەوێ ئەوەنە تراوشاتم مەغزی هەزم نامەسەوە 50 کونە قەڵەم فریای ناکەوێ بڕۆن فیلمەکانیان تەماشاکان کونە قەڵەمەکانیان بوێنن ئەمانە ئیتر فرە قەڵەمە خەنە دەستیان و تەراوشاتە خالەدە عەزیزی خوا هەڵی ناگرێ ئیتر لاپەڕە ناگرێت جۆهەر و مورەکەب بەش ناکە خودکارە بیک لەسەر خودکارە بیک فڕادا پڕیەکاتۆ مەچەی هیجری خالەی عەزیزی عەبەی موحتەدی ئەمانە گشتیان گیرفانیان هەست دەگرێنە قەڵەمی تێخ مشتی عنصر فاسد دادی باختن در نبرد یا از دست دادن آنچه از آن خویش می‌دانیم لحظات اندوهی بر ما می‌آورد ئەگەر لە شەڕێکا بدۆڕێنین یا ئەو شتانەی کە ئێمەس لە دەستی بین لەحزەهایەکی پڕ لە غەم و ئەندۆه دروست دەکات ئەمما حتی این لحظه‌ها هم می‌گذرد و باز نیروی نهان حاضر در درون من را کشف می‌کنیم نیرویی که ما را به حیرت می آورد و احترام من را به خویش می افزاید بەڵام دووبارە نیروی درون من هەڵەگیرسێت کە احترام بە خۆمان دابنین و احترام بە خۆمان زیادەت ئەکا بە ئەتراف می نەگەریم و می گوییم هەنووز هەستم و از این کلمات به وجد می آییم تەماشای دەوروبەرە دەکەی توێژی هەنووز ماگم هەنووز هەم تنها آنانی که نیروی درون را باز نشناسند میگویند
باختم و تسلیم اندوه میشوند. تەنیا ئەوانەی کە دەروون ناناسن و قدرەتە دەروون ناناسنێژن دۆڕاندمان و تەسلیم ئەوین. وەکوو حیزەکانە حەلیمە کوردستان و 2000 پاساو تێنەوە کە حیزیەتیەکەی خۆیان دروستکەن چارە دنیا ناکەین. تورکیە وڵاتێکی زلحێزی پێشکەوتگەم. ئێران فرە موهیمە قەپەکاوە سەرە دنیا. ئێمە چارە کەس ناکەین. 300,000 نیروی مسلحیشی هەست. ئەنوا و ئەقسامە چەک و RPG و ئەسلحە و موشەکە زد تانکیشی هەست. ئەمە ئێژێ من چارە کەس ناکەم و لاشە لەسەر لاشە کوڕەمەردەمیش هاوە کوشت بۆ ئەمریکا بۆ جمهوری ئیسلامی. ئەی خاتە ناو زهنم ئینسانە کوردی ئینسانە کوردی ئینسانێکی ئەحمەقی بێکرامەتی دائیمەن شکست خواردووی پڕە نەفسانیاتی جاهلی کۆیلەس ناتوانین دفاع لە خۆمان بکەین. ناتوانین. ئەها من وەختی ئێژم تەسویرە خراوتان بۆ دروست ئەکەن چون تۆ لێو دوات تەسویرە خراوەکە لەو چرکە ساتەی کە تۆ ئێشێ بژاردە بکەی و هەڵسوکەوت بکەی هەڵسوکەوتە حیزانەکەی چون تەسویرە حیزانەیە قسکەسە زێهنت ناتوانانی بژاردەی قارەمانە بکەی. باوکە من ئەم ڕۆڵەیە دروست کردەکەم وا کەس لەم دنیا بە پێڵاوەکەی حساو ناکە. تۆ بچۆ لای ئەربابەکانە. تەنها ئەنانی کە نەیرووی دەروون را باز نەشناسند میگویند باختم تەسلیم ئەندوه میشوند. دیگران آری از شکست رنج میبرند و لاف و رجزهای پیروز میدان خارشان لاف و رجزهای پیروز میدان خارشان میکند و چند قطره اشک را بر خود روا میدارند اما هرگز اسیر خودخوری و ترحم بر خویشتن نمیشوند. اوانی تر بەڵێ ئەوانەی کە لە شکست ڕەنجەخۆن و لاف و ڕەجەزی ئەوانەی کە سەرکەوتگن لە مەیدانە ئەمانە تەحقیر دەکات و ئەمانیش چەند قەترە فرمێسک لەم شکست ئەڕژێنن ئەمە هەرگیز خۆیان ئەسیرە خۆ خواردن و تەرەحم بە خۆیان ناکەن و خۆیان ناکەنە قوربانی. میدانن این تەنها وەقفەی دەرنەبەردە است بۆ خاترەوەی ئەزانن ئەمە ساتێکە ساتێ وەستانە لە نەبەردا پشودانێکە لە نەبەردا وەستانێکە لە شەڕا بەرای لەحزەی دەرمەوزە زاف قرار گرفتن و بۆ چرکە ساتێک کەوتونەتە ناوی زعفۆ. نەگوزار فرسەتە بەعدی ئەس دەستت بڕەوە مەهێڵە مەجاڵی دەرفەتەکەی تر لە دەسە بچێ. بۆیە من لە کەرکووکا وتم یەکەتی دەرچوو پارتی تۆ بە دەرچووی تۆ بە قارەمانێتی خۆتە کوردایە تۆ درۆکەی لە پردێشە قارەمانێتیت کرد درۆکەی تۆ نەتکرد معامڵە بوو تۆ لێگرتن نەمایش بوو تەئاتر بوو تۆ کەرکووکت دابوو ناشیرین هەڵت ئەخستۆ بە دیارە ئەمەی کە تانکە ئابرامزە گرتگەم. خەیلی مهمی یەکێکیش لە تۆ نەیپرسی تۆ ئەوەنە قارەمان بووی تانکە ئابرامز ئەتەقینی تۆ ڕۆڵە بۆ لە کەرکووکنەوە تەقاندۆ تۆ ئەوەنە قارەمان بووی حماقسەی پردێ تانکمان تەقاندۆ لێ تۆ ئەوەنە قارەمان بووی ناوسکە بڕیا و لە کەرکووکا خۆتکەی بە ئاغاوی کوردستان با تۆ لەو کەرکووکە تاشە لەسەر لاشت بکەفتایە ئەستە سینەت سپەڕ بکردایە بوو تا وێسیام وەکو مەرد وێسیام دنیا گەمارۆمی دا وێسیام پیاک نەبووی پیاکنی دروزنن
تەسویر شکست دەخەنە ذهن ئینسان کوردی مشتی داهاتی مشتی دوا کەوتک مشتی ئینسان کە ئەسڵەن ارتقاعیان پەیان نەکردگەل لە سەتح بەدەویەتە خۆیان بداغ زاخمهایت افتخار کن بداخی زامەکانت افتخار کرد داغ زخم نشان افتخاری است بر گوشت تن و دشمنانت را می هرازاند عصواری زام نشان افتخاری که بۆ تۆ لەسەر لاشەتا و دژمنەکانت ئەترسێنی داغهای زخم گواه تجربه بسیار تو در نبرد است عصواری زامەکانت گواهێکە سەنەدێکە بر ازمون تو لمیدان شر و نبرده دیدن این داغها چه بسیار دشمنانی را به پرهیز از درگیری و روی آوردن به گفتگو وامی دارد چاوپێکەوتن ئەم زامانەی تۆ دشمن ئەترسێنێت و واداریانەکە دانووسان لەگەڵا بکەن ئاوای داغ زەخم ڕساوتر از شەمشیری است کە ئەم داغ را آفریده است بانگواز ئاساور ئەو زامە فرە بەرزتر و گەورەترە لەو شمشێرەوە ئەو زامەی دروست کرد بەبیرتان تێوتم ئێمە لە کونە زامەکانمانەوە هاتکینە دەرەوە بۆیە پەیمانە حەیدەری لەم ڕاپەڕینی کوردەواری زەربەخۆ ئاگر لە دەمی تێتە دەرەوە دەردە کوردیەتی هەست تا ناوە ئەسقوانی هەسی بۆیە ماندوو نابێ بۆیە کۆڵ نادا بۆیە تەحقیر و تەمەسخر و تەهدیدکاری تیا ناکە بۆیە تەمجیدکاری تیا ناکە بۆیە ئامارێک کە بۆی تێرن بۆی مهم نییە بۆی مهم نییە بێسێ خەڵکی بێنە ناوی لایڤەکە یان نێن کارە خۆیەکە چون ئێمە لە کونە زامەکانە خۆمان هاتکینە دەرەوە و پێمان وایە ئاواز ئەم زامە تەمامە تەوتەئەکانە دەوڵەتانە منتەقە باتڵەکە و ئەم کەلامە حەقیقەتە ڕۆژێک تەمامە ئەم کوردەوارە داگیرەکە بۆیە هیچ کەسێک لەم کوردەوارە ناتوانێ وەکو ئێمە قسە بکە ناتوانێ چون مەولود زامەکانی نییە گشتی درۆەکە گشتی تاترەکە گشتی نەمایش ئەدا لای ئێوە